كانم ڕۆژی جیانی مافی مرۆڤ باس لە دۆخی مافی مرۆڤ دەکەین لە کوردستان زانی لە چه ئاستێکدایە بەگشتی هۆشیاری خەڵک لەسەر بەند و مافەکانی مرۆڤ لە چه ئاستێکدایە مرۆڤ ئەمە تەنها ڕۆتینی ژیان بەڕێیەکە یاخود کەمێک ئاوڕێکیش بەلای مافەکانی خۆیدا دەداتەوە یان نا ئەمانە دەکەین بە پرسیار چونکە ئەمە گرنگە وەڵامەکەی بزانین ژیان هەرەوەی لە خەوەسیت و بچی کار بکەیت و بڕۆیتەوە بۆ ماڵەوە بنووی یان لە پاڵ ئەوەشدا بزانی تۆ مرۆڤ مافت چییە ئەرکت چییە بەرامبەر بە کۆمەلگا ئەو یاسانی دانراون بۆ ڕێخستنەوەی ژیان و مافەکانی ئەمە و پێدانی مافەکانی ئەمە تا چەند ئێمە لە ناوەڕۆکەکانی ئاگادارین ئەمانە بەگشتی دەکەینە پرسیار ئەڕاستی میوانەکەمانی دەکەین زۆر بەڕێز سابیر عەبدوڵڵا بەڕێزیان بەڕێوەبەری نووسینگی مافی مرۆڤن لە سلێمانی کە ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ وەڵامی پرسیارەکانمانە دادەوە کاک سابیر بەخێر بێ ڕۆژێکی نوێت باش سپاس ڕۆژێکی باش سپاس بەڕێز کاک سابیر مافی مرۆڤ ئاستی ئەم مافە لە کوردستان لەکوێداین لەکوێی دنیاداین ئێمە زۆر سپاس ئەسەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژە ڕۆژی ڕاگەاندنی جارنامەی مافەکانی مرۆڤ ساڵی 1948 لە دەی 12 پیرۆزباییەکەم لە تەواوی مرۆڤایەتی و لە کۆمەلگای هەرێمی کوردستان کە ئەم ڕۆژە بەڕاستی خۆی بۆ خۆی لە مێژووی مرۆڤایەتی مێژووی نزیک دوای دامەزاندنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵ 1945 و دوای کۆمەڵێک کارەسات و کۆمەڵێک مەینەتی گەورە کە لە ئەنجامی شەڕ و ماڵوێرانی وێرانکاری بەسەر مرۆڤایەتی هات کە سەرکردە نێودەوڵەتیەکان لەو کاتە بیران لەوە کردەوە کە دوای دامەزاندنی ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیە بیرۆ بکەنەوە کە میساقێک کە جارنامەیەک ڕابگەێنن بۆ تەواوی مرۆڤایەتی بۆی کۆمەلگاکان پێوەی پابند بن و دەوڵەتەکان واژووی لەسەر بکەن لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان کە ئەمە بێتە لایحەیەکی نێودەوڵەتی بۆ هەموو کۆمەلگاکان بە شێوەیەکی گشتی و هەموو مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی ئەمە وای کرد یعنی لە زۆر بوارە با بڵێن پێشکەوتنی گەورە بەدی بێ لە ڕووی ئەوەی کە ئیتر مرۆڤایەتی واز لە چەک بێنێ واز لە شەڕ بێنێ بەڵام بەداخەوە هێشتا هەر بەردەوامە ئەوە لەبەرەوە لە ئەنجامی بەریەکەوتنی بەرژەوەندیەکان و لە ئەنجامی هەبوونی کێشەی گەورە گەورە لە نێوان وڵاتەکانە لێ هەر لە کێشەی سنوورەوە تا کێشەی تری سیاسی کێشەی بابەتی ئەیانی ئابووری ئەو کێشە سەربازیانی کە هەیە زۆرێک لە قەیرای نێودەوڵەتی کە ئاگوزەرێ لەسەر ئاستی دنیا وای کردووە کە هەمیشە جۆرێک لە ئاڵۆزی و توندوتیژی هەر هەبێت بەڵام ئەکرێت بڵێن یعنی ئەوەی کە جەنگی جیهانی دووەمە بەسەر مرۆڤایەتی هات لەسەر ئاستی دنیا بە شێوەیەکی کشی لە بینی دوو بەرەی گەورەیە لەوانەیە ینی بیر لەوە نەکرێتەوە جارێککە ئەو ماڵوێنانە گەورەیە بەسەر مرۆڤایەتیە بێت لەبەرەوە ئەم جارە کۆی مرۆڤایەتی لەناوە بۆ لەبەرەوەی کە تەکنەلۆژیای چەک و تەکنەلۆژیای کۆمەڵکوژی لە چاو ساڵی 1939 کە شەڕی جیهانی دووەم ڕوویداوە ئێستا زۆر بەهێزترە یعنی بە سەدان جار لەو کاتە بێتە بەرەوە چەکی ئەتۆمی و چەکی کۆمەڵکوژ هەیە لەبەرەوە ئەمە شتێکی مەترسیدارە زۆر باشە جا کاک سابیر ئێستا لەگەڵ بابەتەکە کە جەنابەت باست کرد کە خۆی لە دوای ئەو کاولکاریانەی جەنگەوە بوو کە ئەم مافی مرۆڤە بیری لێکردرایەوە و جاڕنامەکان نووسی و بڵاویان کردەوە بەڵام هێشتا هەر ئەبینین لانێ بۆ ڕێژەی جەنگی جیهانی دوو هەموو یەکەمە نەبێت بەڵام هەموو ڕۆژە گوێمان لێ ئەبێت لە وڵاتان لە نێو وڵاتانە لە حەقی هاوڵاتیانە هەر خەریکە توندوتیژی پێشەرکاری مافەکانیان ئەنجامەدرێ لە کاتێکە مرۆڤی ئەم سەردەمە چاوی کراوەترە خۆی ئەزانێت چی هەیە خوێنەواری زیاترە تەکنۆلۆژیا وای کردو ئێستا لە ئەو پەڕی دنیا چی ئەگوزارێ من لێرە ئاگاداری بەڵام بۆ هێشتا هەر ئەبینیت هەنگاوی چاڕیا هەوڵێکی باش بەهێز نانرێت بۆ بەرنگاربوونەوەی ئەم پێشێلکاریانە خۆی ئەو مامەدانەی کە لە ناو جارنامەکەی هاتووە کە کوی سیمادەیە لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ یعنی ئێمە بۆ کوی مرۆڤایەتی ئەگەر ینی لە پاڵ با بڵێن پرەنسیپە شەرعیەکانە دینیەکانە و لە پاڵ پرەنسیپە مرۆڤایەتیەکانی تر و ئەم ینی جارنامە و ڕێکوتنامەش کە بەدوایە هاتووە
ئەگەر ینی مرۆڤەتی پێوەی پابند بێ بەڕاستی ینی ئاسوودەی و بەختەوەرێکی گەورە ینی ئەڕوو لە هەموو کۆمەڵگە وڵاتانەکە بەڵام ئەمە نییە بەداخەوە وەگوتم هەمیشە لە دروستبوونی مەسەلەن مرۆڤەوە مەسەلەن لە سەردەمی حەزەتی ئادەم و ینی دوو کوڕ کە هاتوونەتە دنیاوە ینی کێشەیە لە بینێ و دوانای دروست بووە تونتیژی دروست بووە ینی لە یەکەم ینی خەلیقەتەوە لە یەکەم دروستبوونی مرۆڤایەتیەوە تونتیژی هەر هەیە بە شێوەشی بەردەوام و واتای کۆتایی دنیاش ینی هەر ئەبێت بەڵام ینی گرنگ ئەوەیە عیبرەت لەم ماینەتی و ناخۆشی و تونتوژیانە وەربگیرێ بۆی کە ینی پرەنسیپێک هەیە کە هەمومان بە یەکسانی لەدایک بووین و هەمومان لە بەردەمی یاسای یەکسانین و کەس لە کەس زیاتر نییە لەسەر بنەمای هیچ جۆرە جیاوازێکی ڕەگەزی جیاوازێکی نەتەوەیی یا دینی یا تایفی یا مەزهەبی یا ڕەنگ یا زمان هەموو جۆرە جیاوازیەکان لە پێوەری مرۆڤایەتیە لە ترازوی مرۆڤایەتیە ئەخرێتە ئەو لاوە سەیری ینی تەنها ئەوە کرێ کە ئەم تاکە مرۆڤە و مرۆڤیش سنتەرە بەڕاستی کە مرۆڤ سنتەر بوو ینی پێویستە کۆی جیاوازی و بابەتەکانی تر بخرێتە ئەو لاوە بەڵام ئەمە ئەتوانم بڵێم بە منزوری من ینی ئەمە شتێکی تۆباویە شتێکی میسالیە میسالیەتیش لە ئەرزی واقعا موجود نییە بۆیە من پێم وایە ئەو پێشلکاریانە ئەو توندوتیژیانە ئەو ستەمکاریانی کە هەیە هەر بەردەوامە بێ لەوانەیە قۆناغ لە قۆناغەکان کەمتر مەشەگەڕێتەوە بۆ کارکردن بە شێوەیەکی بەردەوام لەسەر پرۆسەی وشارکردنەوە پرۆسەی ئاشناکردن بە ماف ینی ئەمە کە ئەرکی دەوڵەت و حکوومەت و دام و دەستگا پەیوەنددارەکانە کە تاکێکی تەندروست و تاکێکی فێرخواز و ینی تاکێکی پێشکەوتن خواز مافخواز پەروەردە بکەن ئەوەش بەڕاستی تااقەت پڕوکێنە و قۆناغ بە قۆناغ پێویستی بەرنامە و پلانی دوجار ئەرکی حکوومەت و دەوڵەتە کە تاکەکە تاکێکی وشیار دروست کات بەرامبەر بە مافەکانی پێم خۆشە کەمێک لەسەرەوە بەسی مەڵام پێشەوە لەبەر بەرچاوڕوونی ئەو پرانسیپانی کە تۆ باسێکی لە مافەکانی مرۆڤ و ئەو پرانسیپەکانی کە یەک بەیەک باست کرد مافی مرۆڤ لە کوردستان ئێستا جێگەی پرسیار و تێڕامانە یان نا یعنی دەکرێت بڵێن ئێمەش وڵاتێکی نمونەیین لە مافی مرۆڤدا نمونەیین یان هەر نەگەیشتین بە نمونەی بەلاشان نەڕۆشتین ئەگەر ئێمە خۆمان بەراوردکەین لەگەڵ کۆمەڵێ وڵاتی پێشکەوتوو کە 500 ساڵە دەوڵەتن یا بۆ نمونە 300 ساڵە دەوڵەت بەڵێ یعنی دام و دەستگای گەورە گەوریان تیا دروست بووە ئەوانیش خۆ پێشتر ینی بەڕاستی ئەگەر حساب بکەین لە قۆناغەکانی مێژوویەکی نزیک یعنی لە پێش ڕێنەسانس و پێش قۆناغی وریابوونەوە و بە ئاگاهاتنەوە لە ئەوروپا یعنی ئەوانیش بەڕاستی ینی بە قۆناغێکی زۆر دژوارە تێپەڕیون ینی شەڕی زۆر گەورە ڕوویداوە کۆمەڵ کوژێکی زۆر گەورە ڕوویداوە ینی هەر دوور نەڕۆین لەم ینی قۆناغی سەدەی 20 و ئەوانەیە ینی ئەوانیش تووشی کۆمەڵێک ئاڵۆزی و شەڕ و مەینەت و ماڵوانانی زۆر گەورە بوو لە قۆناغەکانی سەردەمی دەسەڵاتی کەنیسە و ئەو مەسەن کێشە ئاینی و کێشە سیاسیانی کە لە نێوانیانە هەبووە ئەوانیش بەڕاستی ئەم قۆناغە ناخۆشانانە ئەنی بینیوە بەڵام ئەگەر ئێمە خۆمان بەراورد بکەین لەگەڵ وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست هەندێک لە دەوڵەتانی پاشکەوتووی خۆرهەڵاتی ناوەڕاست ئێمە لە هەرێمی کوردستان و عێراق لە دوای پرۆسی ئازادی عێراق تا ڕادێک توانم بڵێم گەشەمان کردووە لە هەندی بوارە لە هەندی بواریشە پاشە گەشەمان کردووە لە چیە گەشەمان کردووە توانم بڵێم لە ڕووی ئەوەی کە بە بڵێن توانای ئابووری و توانای هەڵسانەوەی بنیادنانەوەی مەسەلەن وڵاتەکە لەگەڵەوە شاکە باسی هەبوونی گەندەڵیەکی زۆر و مەسەلەن لە سپیکردنەوەی پارە و ینی ئەوە کرێ بەڵام هێشتا لە ئاسی تەموحانیە مافی هاوڵاتی بەدی نەهاتووە مەسەن بەم ڕۆژگارە لە پارێزگاکانی عێراقا و بە هەرێمی کوردستانیشەوە تونتیژی هەیە حاڵاتی کوشتن هەیە خۆ کوشتن هەیە پێشەکاریتر هەیە ینی بابەتی دزیکردن لە ئەنجامی بێکاری و نەبوونی دەرفەتی کار بۆ هەمووان ینی
پێشکاری بەرامبەر مافی ڕۆژنامەنووسان و مافی کرێکانان لایەن خاوەنکارەوە و مافی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کۆیشی توێژەکانی تر پێشکاریان بەرامبەرەکرێ. باشە کاک سابیر لا دوایە ئێستا یاسای باش هەیە هەر بۆ نمونە لە وڵاتێک وەکو ئێرە کاتە لە ئێستا پێویست بە چی ئەکا یارمەتی دەری یاساکە بێ بۆ ئەوەی کە ئەم هەنگاوانە باشتر بێت. خاتون یاساکان زۆر باشن لە ناوەڕۆکە بەڕاستی ینی کاری لەسەر کراوە و هەوڵ درراوە هەموو بۆشایەکان پڕ بکرێتەوە لە یاساکانە. ینی ئێمە یاسای بەرکاری زۆر باشمان هەیە بۆ زۆر لە بوارانی کە مەسی بابەتەکانی مافی مرۆڤ و مافی هاوڵاتی و ئەواکە بەڵام ینی جێبەجێکردنی یان یاسایە خۆی بەخۆی ینی گرفتەوەوانە ئەگەر یاسا دەرکردن بۆ سەرەوە بێت تەنها بۆ نمونە تەنها ینی خەڵکانێکی پسپۆر و مختص ئیطلاعیشی لەسەر بکەن و بیخەن و لەسەر ڕەفەکاندا بدرێت بۆ جێبەجێکردن نەبێ ئەمەیان ناکرێت. بەڕاستی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە کۆی وەزارەتەکان و دام دەستگا پەیوەندیەکان دەستگای نیشتیمانیەکان کە ئەم یاسانە جێبەجێ بکەن کە یاسا دەرچووە بۆ جێبەجێکردنە بۆ خزمەتی کۆمەلگایە بۆ ڕێخستنی کۆمەلگا و نهێشتنی ئەو بەرگرژی و ئەو ینی توندوتیژی ئەو ینی کۆی بابەتەکانی تر کە ئێمە پێی دڵگرانین ینی کە ینی بەردەوامە هەیە لەبەرەوە یاساکان عیبرەت لە جێبەجێکردنی ئاەتی ئەویش لایەن حکوومەتی ینی هەرێمی کوردستان کە پێویستە زۆر پێداگیری بکە و پێویستە زۆر ینی فۆلۆئەپی ئەم یاسایانە بکە هەمیشە لە متابعە و لە با بڵێن چاودێریکردنیە بێ بە ئاراستەی جێبەجێکردن و نەهێشتنی ئەو پێشرکاری و ئەو بابەتە نەخوازراوانەی کە لە کۆمەلگای ڕوئەدا بەڵام بەداخەوە هەرو نازانیت کۆمەڵی هەواڵ ئەدرێ بە گوێی خەڵکا لێر و لەوێ ئەوە ڕوویدا ینی فلان کەسە کوژرا ینی فلان پێشەرکاری کوژرا ناو بنکێکی پۆلیسە ئەوە ڕوویدا ینی بینیمان لە ئێمە هەتا ینی بەدواچوونی زۆرمان کرد بە کۆمەڵەکەی لەم ماوەی پێش و ئەوەڕاستی کە ئەمە خۆی بەخۆی بە لە ڕوانگەی ئێمەوە ئیسینادن بۆ ئەو بەڵگانەی کە هەیە و ئیسینادن بۆ ئەو شتانەی کە بڵاو بۆتەوە و شاهیدی ینی خەڵکە بۆ شاهدی هەندێک ڕوودا و بۆ ئەوانە ینی ئەمە خۆی بەخۆی جۆرێکە لە پاشاگردانی و جۆرێکە لە هەبوونی توندوتیژی و نەبوونی باڵانس لە ڕاگررتنی مافەکان بۆ هەمووان وەکو یەکتری زۆر جار بە ئێمەوە ترێ ینی خەڵکانێک ینی دەرەچن لە بازنەی یاسا دەگیر ناکرێن مەسەرەن ینی خەڵکە کوژێن هەڕەشە لە خەڵکەکان یا بە جۆرە جۆرەکان توژی بەرامبەر خەڵکەکەن بۆچی ئەمانە لە پێچینیوان لەگەڵان ناکرێ و ئەوانە ئەمەش ئێمە ینی پێمان وایە کە دیسانەوە ئەرشی حکوومەتە کە بەڕاستی ماف بۆ خاوەن ماف بگەڕێنێتەوە پاڵپشت بە یاساکان بە ڕێنماییەکان بە ئەو دەسەڵاتانەی کە هەیە و دادگاکان پێویستە دووربوون لە دەستێوەردان و دادگای سەروەر و سەرفراز من لە جێبەجێکردنی ئەرک و مافی هەوڵاتیانە و ئەو یاسانەی کە لە بەردەستای پێویستەوە خۆی جێبەجێ بکرێ جیاوازی لە نێوان هیچ کەسێکان نەکرێت لەبەرەوە پرەنسیپی نەبوونی جیاوازی و گوتم لەسەر هیچ بنەمایەکی تر و ئەگەر ینی بۆ دەسەڵاتدار و بۆ بێدەسەڵات بۆ سەردەست و بۆ بندەست ئەبێ یاسا وەکو یەک بێ و مافیش ئەبێ وەکو یەک بێ. دەسەکان بەڕێوەبەری نووسنگی مافی مرۆڤ لە سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆتەکانە بگوێنم وتانەی بەڕێستان زمینەیە بێ دەرفەتێک بێ بۆ چوونەناوەی زانینی مافەکان و ئەوی کە باسێکی لانی هۆشیاری تاکێش بۆ خۆی گرنگە سەبارەت بە مافەکانی و ئەرکی حکوومەتی شەبێ گومان بتوانێت لە پێدانی ماف بە هاوڵاتیان یەکسانی دەسەبە بکە. دووبارە سپاس بە ئەمەدەبڕێت دەستە خۆش.